پێشەکی سەری ڕێز و نەوازش نەوی دەکەین بۆ شەیدەکانمان لە ڕۆژئاوا کە لە پێناو پاراستنی خاکی پیرۆزی کوردستاندا گیانی خۆیان کرد بە قوربانی. ئەمڕۆژ ئێمە وەکو ڕێکخراوی کوردیۆ لا قەزای سەیدسادق بە دروشمی هاوارێک بۆ خوددا، داوایەک لە ئازادی خوازانی دنیا، گریانێک بۆ نیشتیمان، ئێوارەیەکی ماتەم بە بەشداری چەندین هونەرمەندی قەزای سەیدسادق و پارێزگای سلێمانی لێرە ماتەم دەگێڕین. بەو هیوایی چۆن ئێستا ئێمە هاوخەمی و ماتەم دەگێڕین، شیوەن دەکەین بۆ شەیدەکانمان، بۆ ئەو زوڵمەی کە بەناحەق بەرامبەر بە بەشێک لە جەستەمان لە ڕۆژئاوا دەکرێت، ڕۆژێکیش بێت ئاهەنگ و خۆشی بۆ سەرکەوتن و یەکگرتن و سربەخۆیی کوردستان و هەر چوار پارچەی کوردستان بگێڕین.